من 25 ساڵە لێکوانە کار دەکەم لە بازاڕی مێژوەکەی ئەو مزگەفتەی دەگەڕێتەوە لەو مێژوەکی کەون ئیشەکانیان باشە الحەمدولیلا مێژوەکەشی کۆنە دەکرێتەوە مزگەفت کارەکانیشیان نێژی نیوەڕۆ و عەسر و مەغریب و عیشای لێ دەکرێت لەو گەشتیاریش باشە الحەمدولیلا گەشتیارەکان دێن سەردانیەکان دەکەن کارمەندەکانیش باشن الحەمدولیلا بەس مێژوەکەی کۆنە ئەوەندەیە الحەمدولیلا گرنگجێکی باشی هەیە لەبەرەوەی کاتەکانی باشە هەروەچی خۆی فەرزەکان نێژی لێ دەکرێتن و بە برای خۆم برێم زیاتر دەرکەی پشتەوە دەکرێتەوە باشترە لەبەرەوەی قەڵەباڵغی دروست دەبی لەبەر شوێنەکەی و دوکانەکانیش لەوانیش باشە بەروبوومیش هەروە باشتر لەو دوکانەکانیش ئەوەیە. مزگەوتی خانەقا شێوازێکی بیناسازی و کۆنە و شوێنێکی ئارامی و ڕۆحانی بووە بۆ زیکر و خواپەرستی. ئەم مزگەوتە پەیوەندێکی بەهێزی هەیە بۆ مێژووی ئاینی و کەلتوری شاری هەولێر و بەشێکە لە ناسنامەی مێژووی شاری هەولێر و شاهێدە لەسەر ژیانی ڕۆحانی کۆن لە کوردستان. مێژووی دروستبوونی ئەم مزگەوتە نزیکەی بۆ 200 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. لە سەرەتادا وەک قوتابخانەیەکی سۆفی دروستکرا نەک تەنها بۆ نوێش بەڵکو بۆ زیکر و عیبادەت و فێرکاری ئاینی و پەروەردەی ئاینیشی تێدا ئەنجام دەدرا. خانەقا شوێنێک بۆ سۆفیەکان. ئەم شوێنە زۆر جار مەرکەزی ڕۆحانی کۆمەڵایەتی بووە زۆر کێشەی کۆمەڵایەتی تێدا چارەسەر کراوە.